بەناوی خۆ هاوڕێیان چالاکوانانی ڕێکخراوی داکۆک کوردانی ئازیزی شاری نیوکاسڵ دەوروبەری بەخێر بێن. وەک ئاگادارن ئەمڕۆ کۆبووینەتەوە بۆ پرۆتستۆکردنی خیانەتی 16 ئۆکتۆبەری 2017 لەو کارەسەدەدا سەرانی دەسەڵاتی کوردی زیاتر لە نێوی خاکی پیرۆزی کوردستانیان بەڕێکەوتنی ژێربەژێردا بەدەستی چەتەکانی حەشتی شەعبی و سوپای عێراقیەوە. بەداخەوە وەک هەمیشەش لەو کارەساتانەدا سەدان پێشمەرگە و ڕۆڵەی کورد شەهید و برینار بوون. خوێنیان تێکەڵی خاکی پیرۆزی کوردستان بوو. لە هەمان کاتاوەکو پیشەی هەمیشەییان پاڵەوانانی بەردەم شاشەکان و پیاوەگرگن و بەناو بەرپرسە نابەرپرسەکانی هەردوو پارتی فەرمانڕەوای هەرێم وەکو بەرزەکی بانان بۆی دەرچوون و هەڵهاتن و ڕۆڵی هەژاری خەڵکیان بەکوشدا. سەدان خێزانیان پرسەدار کرد هاوڕێیان خیانەتی 16 ئۆکتۆبەری وەک سەرجەم خیانەتەکانی تری دەسەڵات و حیزبە کوردیەکان وەکو ئاژبەتاڵ گاریەگڵاوەکانی دووپارتی دەسەڵاتی کوردی نابێت لەبیر بچێتەوە. بۆیە ئێمە وەکو چالاکوانان و ئەندامانی داکۆک بەردەوام ئەو جۆرە یادانە دەکەینەوە. دەمەوێت شتێکی دیکە بڵێم ئەوەیە کەمتر لە مانگێکی دیکەی ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. سرم سوڕماوە ئەو پارت و حیزبانەی هەرێم بە تایبەتی دەسەڵات چۆن لە ڕوویان دێ داوا لە خەڵک دەکەن دەنگیان پێ بدرێ. لە کاتێکدا بەهۆی سیاسەتە چەوتەکانیانەوە بەهۆی مافیایەتیەکانیانەوە کوردانی هەرێمان دووچای دەیان خەیران و کێشە کردووە لەوەتەی دەسەڵاتیان هەیە. زۆر سپاس دووبارە بەخێر بێن ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی نیوکاسڵ دەوروبەری. سڵاو هاوڕێیان بەناوی خوام سڵاوێکی گەرمی نیشتیمانی و تێکۆشانی و مەدەنیتان لێبێت. ئێمە کامڕۆ گربووینەتەوە خۆپشاندان دەکەین دەمانەوێت بە خۆمان و میلەتەکەمان و تەنانە دژمنەکانیشمان بڵێن کە خیانەتی 16 ئۆکتۆبەر نەک لە بیری ناکەین بەڵکو بۆ هەمیشە ئەو ڕۆژە بە ڕۆژێکی ڕەش و بێبەخت دەبینین لە بەرامبەر خاک و خەڵکی کوردستاندا. دەمانەوێت بەنەوەکانی خۆمان و گەنجەکانمان بڵێن ئەو ڕۆژانە لەبیر ناکەین کە خاک و میلەتەکەمان فرۆشرا و خوێنی شەهیدەکان بە سووکی تەماشاکرا و بێڕێزی بەرامبەر بەدایکانی جرگ سوتا و باوکانی دڵبریندار کرا. لەبیری ناکەین ئەو ڕۆژە لە سەدا 50 خاکی کوردستان پێشکەش بە میلیشیا و چەتەکانی حەشتی شابی و عەرەبە شۆڤینیەکان کرا. بەمکەرانی 16 ئۆکتۆبەر دەڵێن ئێوە نەک سیاسی نین بەڵکو کۆمەڵێک چەتەی بازرگان و بازرگانی بە خاک و خوێن و مێژوو میلەتانەوە دەکەن. بەڕێزان سیاسەکانی هەرێم هەموو هەوڵێکیان ئەوەیە ئەو ڕۆژە و ڕۆژە ڕەشەکانی خیانەت لە بیری خەڵکی بەرنەوە و بۆەوەی ڕووی ڕەشی خوانی پێبشارنەوە. بەڵام داکۆک و داکۆکیەکان داکۆکیکەرانی مافی مرۆڤ بۆ هەمیشە 16 ئۆکتۆبەر و بیری سیاسەکان دەهێنەوە پێیان دەڵێن داکڕوتان ڕەش بێ ڕسوای هەردوو دنیا بن بۆ خیانەتەی کە کردتان. لە کۆتاییدا دەڵێم سەرکەوتن بۆ دەنگی دلێری ئازادی خوازان و شەرمەزاری و سەرشۆریش بۆ 16 ئۆکتۆبەر. سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم هاوڕێیان بەداخەوەم لە سای جوت حیزبی سەردەسەڵات یەکێتی و پارتی هیچ مانگێک نەماوە لە ساڵدا کەوا خیانەتێک نەبێت و ئێمە نێینە سەر شەقام و پڕ بەدەنگمان هاوار نەکەین و دژی خیانەتەکانیان نەوەستینەوە. بەداخەوە بە درێژایی مێژ و ئەو دوو حیزبە هەمیشە بوونەتە هۆکار بۆ کێشە ناوخۆیەکان و بۆ کێشە دەرەکیەکانیشکەوە ئێستا لە ئێستادا وە لە ڕابردوشدا لەگە هیچ یەکێک لە وڵاتەکانی دراوسێ پەیوەندێکی باشیان نەبووە تەنانەت بگرە لەگە پارچەکانی تری کوردستانیش. من لێرەوە هاوارەکەم داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم ئێمەوا بەرەو دەنگدانە ڕۆین و داوایان لێ دەکەم بە هیچ شێوەیەک نەچنە سەر سندوقەکانی دەنگدان لەبەر ئەوەی مێژوو شایەدی ئەوەیەکەوە ئەوان بە چ شێوەیەک دەنگدانەکانیان هەڵبژاردنەکانیان ئاماژە پێ کردووە و بە چ شێوەیەک سندوقەکانیان لە ناو خۆیاندا دابەش کردووە. بە هیچ شێوەیەک بڕواتان بە هەڵبژاردن نەوێت لەبەر ئەوەی پێش هەڵبژاردن ئەوان لە ناو خۆیاندا لە کۆبوونەوە نهێنی و ژوورە تاریکەکاندا ڕێژەی سندوقەکانیان لە ناو خۆیاندا دابەش کردووە. باشتێکی تریش لێرە بیر ئێوەی ئازیز بهێنمەوە لێرە و لەوێ ئێمە دەبیستین و دەبینین کۆمەڵێک خەڵک هەن کۆمەڵێ بەگرەگیراوی سیاسی هەن دەیان هەوێ لە بەهای چالاکیەکانی ئێوە کەم بکەنەوە. ئێمە دەستمان داوەتە ڕێگایەک ڕێبازێکەوە زۆر پڕشکۆیە پڕپیرۆزیە هەموو کەسێ ناتوانێت لەو ڕێگایە تاسەر بڕات و بەردەوام بێت. کۆمەڵێکی زۆر هەنە هاتوونەتان ڕێگایە بەڵام ئەم ڕێگایە لەبەرەوەی هیچ قازانجێکی مادی تێدانە هیچ دەستکەوتێکی تێدانە لە نیوەی ڕێگا بەجێمان دێڵن و تاسەر لەگەڵمان نابن. بەڵام ئێمە بەڵێنمان داوە بە خۆمان بە کەس و کارمان بە خوێنی شەهیدان بە خوێنی ڕۆژنامە نووسان و شەهیدانی ڕێگای ئازادی بەردەوام دەبین لەو ڕێگایە تا کۆتایی هێنان بە دەسەڵاتی یەکێتی و پارتی بەو خوێن ڕێژێکەوە لە ڕابردوودا کردویانە و بلێ ئێستاشداوا بەردەوامن لەسەری. من لێرەوە پەڵێنتان پێدەدەم تاسەر بەردەوام دەبین بەیەکەوە ئێمە خەباتی مەدەنیەکەین ئێمە خەباتی چەکداری ناکەین ئێمە چەک لە ژان نین
قسەی ئێمە کردداری ئێمە تەنها قسە و نووسینە بەڵام بەداخەوە قسە و نووسینەکانی ئێمە ئەوانیان زۆر پاس کردووە بۆیە بە هەموو شێوەیەکدانەوەی ئێمە ڕابگرن. A warm greeting to your national struggle and civil resistance. Today, as we gather and demonstrate, we want to tell ourselves, our people, and even our enemies, we have not forgotten the betrayal of October 16th. Rather, we will speak of it forever. We see that day as a black and ill-fated day against the land of people of Kurdistan. We want to tell our descendants and our youth, do not forget those days when our land and nation were sold, and the blood of the martyrs was treated with contempt. Disrespect was shown to the bereaved mothers and the heartbroken fathers. We do not forget the day when 50% of Kurdistan's land was handed over to the Hashd al-Shabi militias, the thugs, and the chauvinistic Arabs. To the perpetrators of October 16th, we say we are not politicians, you are not politicians, you are a group of thuggish merchants who trade in the soil, blood, and dignity of the nation. Gentlemen, the politicians of the region are trying their utmost to make people forget this day and other black days of their betrayal in order to cover their own dark faces. But the Darkhawk supporters and the human rights advocates will forever remind the politicians of October 16th. We tell them, may your faces be blackened and may you be disgraced in both worlds for this betrayal you committed. Furthermore, the people in the areas affected by the October 16th betrayal continue to suffer under the oppression and brutality of the Hashd al-Shabi militias. Their lands are occupied and their language and culture are insulted. Beyond this, the betrayal has inflicted deep psychological wound across all layers of our society, particularly among the youth. In conclusion, we say victory to the courageous voice of those who seek freedom and shame upon the perpetrators of October 16th, the Darkhawk Organization. خیانەتی 16 ئۆکتۆبەر لە مێژووی دەسەڵاتی دوو حیزبی سەربەدەسەڵات کە مێژوویەکی ناشین و قێزەونی هەیە کە ئەوانیش یەکێتی و پارتین کە هەمیشە هەوڵی داگیرکاری و هەوڵی بە تاڵانبردنی سەرەتی نیشتیمانیان داوە و دابەشکردنی خاکی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە لەو ساڵیادەدا کە لە 150 خاکی هەرێمی کوردستانمان لەدەستدا کە ڕۆڵەکانی کورد بە سەدان و هەزاران لە پێناو خاکەدا شەهید بوون و بوونەتە قوربانی بەڵام ئەوان لە پێناو بەرژەوەندی و مەسلحەتی خۆیاندا ئامادەن هەموو شتێک بفرۆشن و گوێ نەدەن بە میلەتەکەیان هەر لەو کاتەدا دووبارێمە لەوە گەشتین کە ئەوان مێژوویەکی ناشرینیان هەیە و ئامادەن بۆ دابەشکردن و بە فیڕۆدانی خوێنی ڕۆڵەی کورد بەداخەوە هەر لەو ساڵیادەدا ئێمە دژی ئەو کارە ناڕەوایە وەستینەوە و پێیان ئەڵێن بەسە بە فیڕۆدانی خوێنی ڕۆڵەی کورد و بەسێتی دابەشکردنی خاکی هەرێمی کوردستان دووبارە دەستان خۆشوێ زۆر سپاس جاشی هەژدە عەیارن شەقی میلەت قەرزارن دوهۆک هەتا خانەقین بۆتان دەنێرین نەفرین ئێوە لە ڕەگۆ جاشن نۆکەری ئاغا و قارداشن دوژمنی کوردایەتین کۆیلەی ئەولا و ئەملاشن لە 66 تا ئەمڕۆ ئێوەن جاش و کورە درۆ میلەت ڕقی لێتانە ئەوەی شعورە نیتانە دراوێ قەڵب و قۆڕن هەرگیز خۆتان نەگۆڕن
دوژمنی کوردایەتین خەنین بە جاشایەتی لە ڕێگ و ئێوە جاشن خزمەتکار ئاغا و قارداشن براکوژی حرامە کاری مرۆڤی نەفامە میلەت ئازادی دەوێ تا پێی نەگات ناسرەوێ. سڵاتان لێبێ. 16 ئۆکتۆبەر فرۆشتنی دڵی کوردستان لە پێناو بەدەستهێنانی مەرام و دزی مانەوەی خۆیان لەسەر کورسی دەسەڵات. پارتی هۆکاری 16 ئۆکتۆبەر بۆ خیانەتی گروپێکی نێو یەکێتیش هۆکارەکەی بۆ ریفراندۆم دەگەڕێنێتەوە. بەڵام دەستبەرداربوونی کەرکووک تەنها هۆکاری سیاسی و ڕێکەوتنی شاراوە دوو دەسەڵاتە گەندەڵەکە. کوردستان خۆیان بووە بۆ مانەوەی خۆیان و ڕازیکردنی نەیارەکان کورد بووە. چۆڵکردنی کەرکووک لە کاتێک یەکێتی و پارتی خاوەنی چەندین هێزی زەبەلاح و پڕچەکن بۆ تەپەڵەیەکی ڕەش بەڕووی دەسەڵاتدارەکان. بەڵام وەک هەموو کاتێک خۆیان بێبەری کردووە هەر کەسێک ڕەخنە لەو شکستە بگرێت تووشی دەردەسەری و کێشە ئەبێتەوە. کوردانی کەرکووک بەهۆی دەسەڵاتە خۆفرۆشانەوە تووشی چەندین دەردەسەری و ماڵوێرانی و کێشە بوونەتەوە. لە خاکی با و باپیریان دەرکراون و بەهۆی دەسەڵاتێکی خۆفرۆش بەهۆی یەکێتی و پارتی ژیان و گوزەرانی هیچ کەسێک و چین و توێژێک بەلاوە گرنگ نییە. تەنها مانەوەی دەسەڵاتی خۆیان و دزیکردن بردننی قوتی خەڵک گرنگە بۆیان. کورد تاکە میلەتی بێکەسی سەر ئەم زەویە تەنانەت سەرۆکی وڵاتەکەشی خاک و خۆڵەکەی ئەفرۆشێ. سوپاس بۆ ڕێکخراوی داکۆک بۆ ئەم دەرفەتە بۆ خستنە ڕووی ڕاستیەکان بۆ هەموو لایەک. ئازیزان سڵاو، هەر کەسێک هەڵەیەک بکات بیانوێکیش ئەدۆزیێتەوە بۆ هەڵەکەی و خەڵکی ناوشیار و پاساوەکەی قبول ئەکات. زۆر جاریش وەکو تووتی دیعایە بۆ ئەو پاساوە ئەکات. 16 ئۆکتۆبەر و سیوەکی ئاب هیچ جیاوازیەکی نییە. لە جیاتی دەرچی لێوەربگرین ئامادەین دووبارە و سێبارەشی کەینەوە لە پێناو ملشکاندنەوەی یەکتری و بەرژەوەدری و دوژمنانی گەلی کوردستان. 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژەی جاشەکانی بنەماڵی تاڵەبانی و بەرزانی چەقۆی ژەهراویان لە دڵی 45 ملیۆن کووردا و لە پشتەوە لەگەڵ دوژمن ڕێکەوتن و هاوزمانان و هاوسەنگانی خۆیان جێهێشت لە پێناو چەند ئیمتیازێک کە پێشرا کراوە بۆیان. سەرەتا بە خێراتنی هەموو چالاکوانان و ئازادی خوازانەکەین. ئەمڕۆ بە شعرێک نمایش لەو خیانەتە گەورەی پارتی و یەکێتیەکەین کە دەربەحەق بەگەلی کورد و کوردستانەکان کرا. کوربوون ئەگەر عیبە و شەرمە من پێم خۆشە عیبدار و شەرمەزار بم. کوربوون ئەگەر لە ناوچوونە خۆشحاڵ دەبم لە بەردەم تەناف و دار بم. کوربوون ئەگەر دواکەوتنە من دەم هەوێ هەر لا دێی و دوور لە شار بم. ئەگەر یەکتر بڕینەوەیە چ قەیدەکا با قوربانی دەمی بێڕەحمی مشار بم. کوربوون ئەگەر ژان و برینە بە شانازی و خۆشحاڵیەوە ئامادەم کە هەتا مردن بریندار بم. ئەگەر شوانی و عەشایریە با شوانکار بم لە کۆسار بم. ئەگەر بێخاکی و غەریبیە با هەر ئاوا دەربەدەر و قوربەسەر و چۆلەمەرگ و بێهەوار بم. ئەگەر کوربوون برسێتیە من ئەمەوێ هەر کورسی بم. من ئەمەوێ هەر برسی بم خاک نەفرۆشم نامەوێ قەت بۆ وڵاتم فرۆشیار بم. وەک جەلایی و مەلایەکان لە خاکم خیانەتکار بم. کوربوون مەگەر لە عەقڵێتی هیچ و پوچی ئۆردۆغان و خامنەییدا کوفری خوابێ کارێ بکەن کە لەم دنیاە بێزار بم. کە ئەوان خۆیان کافرن بۆچی دەبێ منی کوردی هێشتا قەرزار بم. ئەگەر ئەوان خۆیان کافرن بۆچی دەبێ منی کورد هێشتا قەرزار بم تووشی عەزاب و ئازار بم. بۆ من ئیسلام پێشکەوتنە بۆ من ئیسلام پێش کوردبوونمە بەڵام دەبێ لە ئاسیستەمی ئێوەدا هۆشیار بم. کوربوون ئەگەر نەخۆشیە با من خەستە و کفتە و کەوتە و خاوەنی دەردی بیمار بم. کوربوون ئەگەر هەر شتێکە من هەر کوردم. ئەگەر خاوەن یەک خاک و دوو سێ و چوار یاخود هەزار بم
بەڵام ئەگەر بۆ یەک چرکەش وەکو خاک و ئاوی پیرۆزە بەڵام ئەگەر بۆ یەک چرکەش ئەم خاک و ئاوی پیرۆزە هی جەلایی و مەلایی بێ جێگای شەرمە جێگای قێزە لام هێندە سووک و بێقێزە دەم هەوێ لێی دەست بەدار بم. سیاسیەکانی کورد و مێژوویەکی پڕ لە خیانەت 16 ئۆکتۆبەر لە ئەنجامی خیانەتێک دروست بوو کە کەوت بە کوردی کردووە لە پێناو بەرژەوەندی سیاسی و حیزبی هەردوو بنەماڵی پارتی وێکێتی کە برینێکی قوڵی دروست کرد لە دڵی هەموو کوردێکی خاک دۆستدا بە تایبەت کەرکووک و کەرکووکیەکان. ئایا بۆ گەیشتن بە بەرژەوەندیەکانتان پێویست دەکات خوێنی ئەم گەلەویەتان بڕێژن؟ ئاخر دەبێت حاڵی ئەم گەلە هەتاکە یاوا بێت. بڕۆن ئیتر کورسیەکانتان چۆڵکەن، بڕۆن ئیتر بەرۆکی ئەم گەلە چەساوەیە بەردەن. زۆر سپاس بۆ ئامادەبوون. تا بە ناوی خوا من وەکو ئەندام لە ڕێکخراوی داکۆک لە ئەنجومەنی نیوکاسل هاتووم ئەمڕۆ بۆ ئیدانەکردنی ئەم ڕۆژەی کە هەردەم هەموو کاتێک ئەم دوو بنەماڵەی یەکێتی و پارتی فێرن بە فرۆشتنی خاک و وڵات لە بەرژەوەندی بۆ بەرژەوەندی خۆیان. 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژە بوو کە بۆ هێنانی حەشدی شعبی بۆ ناو خاچی هەرێمی کوردستان وەکو پیشەکانی تریان کە فێرن بەهێنانی پاسدارانی تورکیا و هەروەها پاسدارانی ئێران بوو لەگەڵ جەندرمەی تورکیا ئەمزارەشیان هاتن بەهێنانی حەشدی شعبی بۆ ناو خاچی هەرێم. ئێمەش لێرەوە ئیدانەی ئەو ڕۆژە دەکەین و بە هەمومان بەیەک دەنگ دەلێین بڕوخێ بنەماڵەی بارزانی بڕوخێ بنەماڵەی تاالبانی جاش بارزانی جاش تاالبانی. سەرەتا بە خێراتنیە مولایەکەکەم مەسعود بەرزانی ڕیفراندۆمی هەڵبژارد و دەیزانی ئەنجامەکەی چی دەبێ و گرنگی پێ نەدا. شکۆمەندی بۆ خۆی دەویست نەک ئازادی بۆگەل. هەموو هۆشیارێکی پشتگوێ دەخست و یاری بە داهاتوومان دەکرد و کوردستانی بەرە و کارەسات برد. کاتێ زریانەکە هات دیار نەما و میلەتی بەجێ هێشتا باجەکەی بدات. ئەو ڕۆژە پەیوەندی بەسەر بەخۆیەوە نەبوو، پەیوەندی بە لوتبەرزیەوە بوو، لوتبەرزی مەسعود بەرزانی. بەهۆی ئەوە کەرکووک لەدەست درا و هەزاران کەس زیانیان بەرکەوت. 16 ئۆکتۆبەر هەمیشە بیرمان دەخاتەوە شانازی پیاوێ خەونی نەتەوەیەکی لەناوبرد. بەناوی خۆی بەخشندە و میرەبان زۆر سپاس بۆ هاوڕێیانی ڕێکخراوی داکۆ کە هەستان بەڕێخستی ئەم چالاکیە بۆ شەرمەزارکردن و سەرکۆنەکردنی یادی 16 ئۆکتۆبەر کە جووت حیزبی دەسەڵات لە چەند سەعاتێکی کەمدا 150 خاچی کوردستانیان تەسلیمی دوژمنانی کوردستان کرد کە هێزەکانی حەجی شەعبی تیرۆریستی داگیرکەر بوون کە بوونە هۆی کوشتن و تیرۆکردن و تێکدان و وێرانکردنی ماڵ و مڵکی هەوڵاتیانی مەدەنی. ئێستاش هەر ئەو دوو حیزبە بێشەرمانە داوای دەنگ و سەرخستنی کاندیدەکانیان دەکەن لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بۆیە شێخ ڕەزای تاالبانی لە شعرێکدا دەڵێ سەرمی ڕووی هێندە قایمە شمشێری میسری نایبڕێ گەر بە کەوشی لە پێکەین هەتا ئەبەد نادڕێ. دروست ئەم شعرە بۆ ئەوان نووسراوە بۆی حەقی خۆیەتی خەڵک بپرسێت ئایا جگە لە خیانەت و تەسلیمکردنی خاچی کوردستان و جاش و نوێکەری بە وڵاتانی دراوسێت چی شتێکی تریان کردوە تاکو شانی دووبار هەڵبژاردن. سەرەتا بە خێراتنی هەموو لایەک دەکەم چالاکوانانی بەڕێز ئەمڕۆ ئێمە لە بەردەم یادێکی تری شومی گەلەکەمان داوەستاوین کە ئەویش یادی خیانەتی 16 ئۆکتۆبەرە. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2007 یەکێکە لە ڕووداوە هەرە گرنگ و کاریگەرەکانی مێژووی هاوچەرخی هەرێمی کوردستان. ئەم ڕووداوانە بووە هۆی گۆڕانکاری گەورە لە نەخشەی سیاسی ئابووری سەربازی ناوچەکە بەهۆی ناکۆکی سیاسی لە نێوان هەردوو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پۆست و دەسەڵاتەکانی خۆیان. ئەمەش پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی مێژووی ئەم دوو حیزبە بەهۆی ئەنجامدانی ڕێفراندۆمی سربەخۆیی لە 25 ئەیلولی 2017 کە بووە هۆی تێکچوونی پەیوەندەکانی هەرێم لەگەڵ بەغدا و وڵاتانی دراوسێ. ئەمەش بووە هۆی لە دەستدانی لە سەتاپەنجاوێکی خاکی هەرێمی کوردستان و ئاوارەبوونی هەزاران هاوڵاتی کەرکووک و ناوچە دابراوەکان و شەهیدبوونی سەدان پێشمەرگە کە بەناحەق خوێنیان ڕژا لەلایەن میلیشیاکانی حەشدی شەعبی و هێزە عێراقیەکانەوە. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دەرسێکی گرنگ بوو بۆ هەموو لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە دەبێت لەم ڕووداوە فێر بن هەوڵ بدەن کێشەکان و کێشەکانیان بە گفتوگۆ و لێک تێگەیشتن چارەسەر بکەن. هەروەها پێویستە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و هێزەکانی پێشمەرگە و ئاسایش چاکسازی ڕیشەییان تێدا بگرێت و بۆ ئەوەی بتوانن پارێزگاری لە خاکی و سەروەری هەرێمی کوردستان بکەن. بسم الله الرحمن الرحيم أحيي كل جماهير منظمة داكوك لحقوق الإنسان وكافة النشطاء والمتظاهرين من الشعب العراقي ومن شعب الكردستان في هذا المناسبة في استنكار في خيانة الأحزاب الكردية في تسليم مدينة الكركوك إلى ميليشيات الحزبية الميليشيات الشيعية
والميليشيات الحزبية العربية في بغداد، ونستنكر في هذا في تسليم مدينة كركوك وتهميش حقوق الأقليات في كركوك من المسيحيين والتركمان والأديان الأخرى والمذاهب السنية. ونحن نقول كلا كلا لكافة الميليشيات الحزبية وكافة الطوائف التي تستثمر في حساب العراق في خضع لسيطرة الحكومات الإيرانية والتركية. ونستنكر من هنا كافة الأحزاب الأعضاء في أحزاب الكردية من البارتي واليكتي الذين قاموا ببيع مدينة كركوك لميليشيات الحزبية الشيعية الطائفية من أجل مصالحهم الشخصية. ونشكر منصة داكوك لحقوق الإنسان في هذا التجمع التظاهرة السلمية، وشكرا. Hi friends, dear DACOG members. Today we remember the 16th of October 2017, a date engraved in pain, mourning and deep reflection of the Kurdish people. It's a day when what many call betrayal changed the course of recent history in Kurdistan. On that morning, Iraqi forces, the Popular Mobilization Forces, and allied groups advanced in Kirkuk, a city long under Kurdish Peshmerga control since the fight against ISIS. As the federal forces entered the seized key positions, the provincial government headquarters, oil fields, military bases, and even the K1 air base. What makes this moment special bitter is not merely a military loss. It's believed that some Kurdish actors, particularly within the Patriotic Union of Kurdistan PUK, had made secret arrangements, withdrawing forces, avoiding resistance, possibly engaging in backdoor deals that allowed federal troops to take control with minimal fight. Many viewed this as a betrayal not of territory first, but of trust, of the blood shed by Peshmerga fighters and countless civilians. This betrayal had consequences. Thousands of Kurdish families displaced, Kurdish administrative leadership in Kirkuk replaced, positions in governance and security relocated, the symbols of Kurdish autonomy, flags, governance, legal authority were swept aside. Yet, even in this darkest day, the Kurdish spirit was not extinguished. Many Peshmerga stood firm, many civilians refused to abandon hope. We learned that betrayal from within can be just as dangerous as an external assault. So let us remember 16th of October not just as a story of loss, but as a lesson. Let us demand accountability. Let us hold our leaders the highest standard, and let us recommit ourselves to the enduring fight for justice, dignity and self-determination. Thank you everyone. سەرەتا سڵاوتان لێبێ ئەمە یەکەم جار باسی ئەوە بکەم کە یەکێک لە سیاسیە دیارەکانی ئەم وڵاتە بەناڕەوا هێرشی کردوتە سەر کوردان، نەک ئەوانەی کە تەنها پەنابەرن، ئەوانەی کە مافیمانەوەی دایمیان هەیە لە وڵاتەیە، بەگشتی باسی هەموو کوردەکانی کردووە. هیوادارم کۆبوونەوەیەک ڕێک بخرێکە باز لەوە بکەین و باسی کوردایەتی خۆمان بکەین و کە زۆربەی کوردەکان خزمەتی ئەم وڵاتەیان کردو. ئێمە ناڵێن هەمویان باشن، بەڵام باش و خراپ لە هەموو شوێنێ هەیە. بۆیە ئەو بە شێوازێکی ناڕەوا هێرشی کردوتە سەر هەموو تاکێکی کورد لەم وڵاتەیە. اینجا وەکو شعرێکم هەیە ئەڵێ ئای کوردستان زامەکانت چەنێ قوڵە، ئادەی ڕۆڵی کورد بکەونە جوڵە، دەورەیان داویم هەموو زۆڵە، نووسینەکانتان بکەن بە تۆڵە. خیامیش شعرێکی جوانی هەیە ئەڵێ هەزارەوەندا زەبر و زەنگت بێ، دەست درێژ بێ غەزەب ڕەنگە بێ، لە مەیدانی مەرگ خۆت ڕاناگری، تۆشە بێ دوو بز گۆڕی تەنگە بێ. ڕامیار کەڵۆڕی شارێکی جوانی هەیە هەر لەسەر ئەم زوڵم و زۆر و گەندەڵیە، ئەڵێ کێ هەیە بەردی نەمان نەیهاڕی بێ، گەورەم بەوە دڵی خۆشە بە قوتی میلەت بازاڕی بێ، خودایی گەورە تەختە تاشە چۆنە بێ ئەو نەجاڕی بێ،
خاین و گەندەڵ سەرەی دێ ئەبینی باڕەباڕی بێ پارچە هۆنداوەیە پارچە هۆنداوەیەکی کورتە خۆم نووسیمە خەمی من بۆ نیشتیمانە نیشتیمانم کوردستانە ڕاستە ئێستا هی ئەوانە ئەو دز و مافیا و خوێن مژانە بەڵام ڕۆژێ سەرەتانیەت دەرتانەکەین باش بزانە جا دووبارە پڕ بەگەر و هاوارەکەین بەڕووتانە کە نیشتیمان دایکمانە شوێنی باوک و باپیرمانە خۆشترین دەنگ ئەو ڕۆژانە سەوتی ناڵە و شیوەنتانە دەست خۆش سپاس سەرەتا سڵاو لە ساڵی 2023 تا 16 ئۆکتۆبری ساڵی 2007 پارتی پارتە کوردیەکانی دەسەڵاتی تەواویان لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی هەبووە بەڵام دوای ئەو ڕۆژ و تەوابوونی دەسەڵاتەکانیان لە ناوچە لە دەستداوە بە شێوەیەکی تا ئێستا پارتی دیموکراتی لە هەندێک لە ناوچە و بارەگەکانی یەکێتی و پارتی خۆیان هیچ دەسەڵاتێکیان نییە و هیچ کەسانێک لە لایەنی کوردی و دەسەڵاتەکانیان نەماوە بەسەر خاکەکەی و خۆیاندا بەهۆی فرۆشتنی خاک و لە پێناو مانەوەیان و پشتگیری وڵاتانی دەوروبەر و ماستاوکردن بۆ دوژمنی کورد و ڕاونانی پیر و پەکەوتە لە ماڵ و بۆ بەرژەوەندی چەند کەسانی و لایەنێکی تا نەناو بۆ ئەو ڕۆژە و خیانەتی فرۆشتنی کەرکووک و لەلایەن باو ناحکومیەکە کوردیەکانەوە بۆچی کەرکووکتان فرۆشت ئەی یەکێتی خاک فرۆش کەرکووک دڵی کوردانە نەکی حەشد و بێگانە ئەی یەکێتی خاک فرۆش کەرکووکتان بە کێ فرۆشت کەرکووک شکووی کوردانە لە دڵی هەمومانە یەکێتی هەر ئاوایە دەستی لە خیانەتایە 16 ئۆکتۆبەر هەتاوە خاک فرۆشتنمان بیرماوە مافیا حاکم بەفرۆشێ خوێنی میلەت ئەنۆشێ